حکومەتی هەرێمی کوردستان پێشتر لە ڕێگەی ئاشتیەورامی وەزیری سامانە سروشتیەکانی هەرێم ڕایگەیاند لاگەری بەرزبوونەوەی نرخی نەوت حکومەت دەتوانێت بەشێکی زۆری کێشە و قەیرانەکان چارەسەر بکات. مانگانەش لە کاتی خۆیدا لە چوارچێوەی سیستمی پاشەکەوتدا موچەی فەرمانبەرانی هەرێم دابین بکات. بەڵام ماوەی چەند مانگێکە نرخی نەوت زیاتر لە 35 دۆلاری تێپەڕاندووە و حکومەت هیچ کام لەو بەڵێنانەی جێبەجێ نەکردووە کە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستانی داوە، بەڵکو تا دێت قەیرانەکان گەورەتر و کاریگەرتر دەبن. بەداخەوە کە وەزارەتی سامانە سروشتیەکان ئەوەندەی کە لە خەمی خودی شخصی خۆیان بووە، ئەوەندە لە خەمی نە وەزارەتەکەی بوونە لە خەمی خەڵکا بووە. ئەوە بەتەسەوەری من بۆیە ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەوی هەرۆخانە و نامەی ناردوێتی بۆ عەبادی لەسەر مەسەلەی نەوت بەتەسەوەری من پێویستە بەم زمانە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانیش قسە بکرێ. یعنی پارتی دیموکراتی کوردستان لە مەسەلەی نەوتا ناڕوون نییە، شەفاف نییە، وازەح نییە، داهاتەکەی دیار نییە و ئەمە بۆ هەموو خەڵکی کوردستانیش بووە بە شتێکی نۆرماڵ و ئاسایی. بۆیە سربەخۆبوونی نەوت نەک بە تەسەوەری من کە نەیتوانیوە سەرکەوتوو بێت، نەک تەنها شکستی هێناوە. دیسان جارێشکە ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوو جومان لێ بوو کە سەرۆکی حکومەت وتی ئێمە ئامادەین نەوتەکەمان ڕادستی حکومەت بکەین. بۆیە ئەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان لەم بارەیە بڵێ لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا ئەوەی کە لە مەسەلەی نەوت و وزە، لە مەسەلەی بودجە و موچەی خەڵکە کە خەڵک تووشی نامەتی بووە 130 لە ئەستۆی منەوە یەکێتی نیشتیمانی 170 لە ئەستۆی پارتی دیموکراتی کوردستانە. جگە لە ناردەکردنی نەوتی هەرێم کە دایان پرسیار لەسەر ناڕوونیەکەی دروست بووە، بەم دوایە حکومەتی هەرێم و بەغداد ڕێکەوتون بامان شێوە نەوتی کەرکووک ناردە بکرێت کە تا ئێستا ڕوون نییە داهاتی ئەم نەوتە چۆن و بۆ کوێ سەرف دەکرێت. خەڵک متمانەی نەماوە لەبەر ئەوە شەفافیت مەفروزە لە بواری نەوت کە گرنگترین چاوەی داهاتی ئەم میلەتەیە، شەفافیت مەفروزە هەبێ. ئەوەی کە شت دەشارێتەوە لەم بوارە مەفروزە دوور بخرێتەوە. لە شەفافیت نەوت ئێمە بەسمان شوێنێکی دیاریکراو نییە لە هەموو کوردستانە. نەوتی کەرکووکە، نەوتی گەرمیانە، زاخۆیە، هەولێرە، نازانم کوێیە، سامانێکی نیشتیمانیە. دەبێت خەڵک بزانێت ئەم سامانە نیشتیمانێت چۆن سەرف دەکرێت. ئەمڕۆ خەڵک موچەی نییە، خەڵک فترێشتر وای لێ دەکە پارەی خواردنی نامێنێ. ئەی تۆ وڵاتێکی دەوڵەمەند ئێمە چەند ساڵە بانگەشەی ئەوە دەکرا کە ئێمە میلەتێکی وڵاتێکی خاوێنی هەناردێدێکیشی زۆری نەوتین، ئەگەر نەوت هەناردە بکەین وەزعی میلەت باش دەبێت، ئەگەر سەربەخۆبین لە بواری نەوت گوزەرانی خەڵک باشتر دەبێت، داهاتمان لەو داهاتە زیاتر دەبێت کە لە بەغداوە دێ. ئەی کوا ئەم قسانە؟ ناڕوونی لە داهاتی نەوتی هەرێم تەنها لە لای چاودێران نەبووەتە جێگەی پرسیار، بەڵکو لە لای بەشێکی زۆری هاوڵاتیانی هەرێمی کوردستان جێگەی مشت و مڕ و گومانێکی گەورەیە. لەو کاتەوە حکومەت کە بڕیاریە نۆت بێ بە مای خۆشگوزارانی بۆ هاوڵاتیانی ئەمەریان، بەڵام بەداخە بوو بە بارگرانێکی زۆر. یعنی حکومەت لە چاو ئەو داخوازان نەبوو کە هاوڵاتیانی ئەم هەرێمە لیان کرد بگرە بوو بە بارگرانی لەسەر ئەم هاوڵاتیانە، وای کرد هاوڵاتیانی ئەم وڵاتە ناچار بکە ڕوبەڕووی کۆمەڵی قەیرانی نەخوازراو بنەوە، وا بکە گەنجەکان ئەم وڵاتە جێبێڵن، هیچ ئینتیماگرای تاچی ئەم وڵاتانە نەمێنێ. سیاسەتی وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم بە درێژایی چەند ساڵی ڕابردوو بەهۆی ناڕوونیەکەیەوە جێگەی گومانێکی گەورە بووە. بەم دوایەش ئەوەی گومانەکانی تۆختر کردووەتەوە. تا ئێستا حکومەت هیچ وەڵامێکی باوەڕهێنی بۆ پرسیارەکانی خەڵکی کوردستان و تەنانەت دامەزراوە ڕەسمیەکان نەبووە. لەو کاتەوەی هەرێمی کوردستان بڕیاری دا نەوت بە شێوەی سربەخۆ بفرۆشێت، بە پێچەوانەی زۆربەی بۆ چوونەکانەوە قەیران و کێشەکان ڕویان لاڵکشانی زیاتر کرد. بە جۆرێک کار گەیشتووەتە ئەستێک. هاوڵاتیانی هەرێمی کوردستان هۆکاری خراپبوونی دۆخی ئێستا بۆ سیاسەتی شکست خواردووی نەوتی هەرێم دەگەڕێننەوە. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.